بەکارهێنانی ئەمە بە گوێرەی فەحسی کوالیتی کۆنترۆڵ مەرجی بەکارهێنانەکەی بەستەوەی ئەگەر فەحسی لە ماوەی ڕابردوودا لەلایەن هێزەکانی بەڕێوەبەرایەتیمانەوە لە زاڵگەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیان توانرا چەند بارە هەڵگرێک دەستی بەسەرا بگرێت. ئەم بارە هەڵگرانە کە بە شێوەی نایاسایی و قاچاق دەرمانیان بار کرد بوو، دەرمانی پزیشکی لە پشتی مەوادی کارەباییەوەوە دەرمانانیان حەشاردا بوویان بە شێوەی نایاسایی هەڵیان گرت بوو. دیارە خۆشبەختانە ئەو دۆسیە و دەرمانانە بە پێی مادەی 5 سەیدەلیا ڕادستی دادوەر کرا، دۆسیەی بۆ کرایەوە ماوەی چەند مانگێکە لێکۆڵینەوە لەلایەن دادوەرەوە لەسەر ئەو دۆسیە هەیە. خۆشبەختانە توانراوە بەشێک لەو دەرمانانە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەسەر بڕیاری دادوەر تەلەف بکرێ وەکو بەشێک لە کەناڵەکانی ڕاگەیان ئامادەی بوون. ئێستاش بەشێک لەو دەرمانانە بە لیژنەیەک لەسەر بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ڕادستی بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان دەکرێت لەبەر ئەوەی بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بەکاربهێنرێت. ئەوەی جێ ئاماژەیە لای ئێوە ئاشکرا بکرێت نزیکەی 20 کەس لەسەر ئەو دۆسیەیە لەسەر بڕیاری دادوەر دەستگیر کرابوون، لێکۆڵیان لەگەڵ کرابوو. ئەو کەسانە ئێستا لەسەر بڕیاری دادوەر بە کەفارەت ئازاد کراون تاوەکو ڕۆژی لێکۆڵینەوە. و بەشێک لەو دەرمانانە کە وەکو پێشتر ئاماژەمان پێکرد لەسەر بڕیاری دادوەر کە لێکۆڵیان لەگەڵدا کرابوو سەبارەت لەسەر ئەوە بووەکەوە پسولەی کوالیتی کۆنترۆڵیان نەبوو. اینجا دواتر کۆمپانیا پسولەی کوالیتی کۆنترۆڵ و ڕێگەپێداوی هاور بەشێک لە دەرمانەکان ئازاد کران، بەشێکشی تەلەف کرا. بەشێک لەو دەرمانانە ئێستا ڕادستی بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان دەکرێت بە لیژنەیەک و بەشێکی تا ئێستا لە ژێر لێکۆڵینەوەیە لەسەر لایەن دادوەری لێکۆڵینەوە بڕیان لە کۆتاییەکەی دەدرێت. ماوەی زیاتر لە 6 مانگە ئەو دۆسیە لە ئاسایش لایەن دادوەرەوە لێکۆڵینی لەگەڵا دەکرێت. بڕێک آخر لە نزیکەی 7 بار هەڵگر بوو. سەرچاوی خۆ لای هەمووان ئاشکرا سەرچاوی هێنانی و دەرمانە زیاتر دەرەوەی هەرێمە لەبەرەوەی لە ناو هەرێمە کەمترین دەرمان بەرەم دەهێنرێت و کەسەکانش دانیشتوی هەرێمی کوردستان زۆربەیان و لێکۆڵیان لەگەڵدا کراوە بە پێی مادەی 5 سەیدەلێ مامەلە لەگەڵ ئەو کەسانەدا کراوە و ئێستا زۆربەیان بە کەفارەت ئازاد کراون تاوەکو ڕۆژی دادگای کردنیان. وەک ئاگادارن لە پێنجشەمەی ڕابردوو هەستاین بە سوتاندنی کۆمەڵێک دەرمانی جوانکاری ناسراوە بە دەرزی فیلەر کە ئەمانە لە شوێنی نەگونجا و شوێنی گەرمدا هەڵگیرابوون. کاریگەرێکی خراپی هەیە لەسەر تەندروستی کۆمەڵ بەتایبەت بۆ شێرپەنجە بۆ نەخۆشیەکانی جگەر کە ئەمانە بە شێوەیەکی نایاسایی ویسیوانە بهێن نەخاکی هەرێمی کورسانەوە. خۆشبەختانە لایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیانەوە دەستی بەسەرا گیرا بوو بە بڕیاری دادوەر هەستاین بە سوتاندن و بە لەناوبردنیان. لە دوای سوتاندنی ئەوانش ئاسایشی بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیان کۆمەڵێک دەرزی بێهۆشکار کە لە ژووری عملیاتە زیاتر بەکار دێت، ئەویش بە هەمان شێوە بەبێ هیچ نووسراوێکی کوالیتی کۆنترۆڵ KMCA ویسیوانە بهێنە هەرێمی کورسانەوە. خۆشبەختانە ئەویش دەستی بەسەرای گیراوە و هەروەها ئەوەیش ڕادستی بەڕێوەبەرایەتەکەمان کراوە، بەڵام ئەوە لەلایەن بەڕێوەبەری گشتیەوە بڕیاری لەسەر دەدرێت یا بۆ بەرژەوەندی گشتی بەکار دێت یاخود ئەویش تەلەف کرێت و لەناو برێت. ئێمە لیژنەیەکمان پێکێناوە وەکو لیژنەیەکی باڵا لە قایمقامێتی قەزای کەلار کە بەردەوام بەسەر دەرمانخانەکان و بەسەر پۆگاکان و سنتەرەکان و شوێنە جوانکاریەکان و ئەو شوێنی پزیشکان سەردانیانەکەین بە ڕۆژانە.